بینینی دیمەنی کۆگاکانی خۆراک لە شاری هەولێر هەموو ئەو تێڕوانینانە دەگۆڕێت کە پێیان وایە لە شاری هەولێر کێشەی کەمی خۆراک سەر هەڵدەدات. سڵاوتان لێبێت ئەحمەد هەرکیم لە گۆڕەپانێکی فراوان کە 17 کۆگای گەورەی تێدایە تایبەتن بە کۆگای خۆراک لە شاری هەولێر هەموو پێداویستیەکانی خۆراکی تێدایە لە برنج و شەکر و ئارد و ڕۆن و معجونی تەماتە و هەموو پێداویستیەکانی ترەوە بگرە. چەند ڕۆژێک لەمەوبار یاخود دەتوانم بڵێم دوای ئەوەی کەوا هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران دەستیان پێکرد دەنگۆی ئەوە بڵاوبوویەوە گوایە کێشەی کەمی خواردن و پێداویستیەکانی خۆراک لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری هەولێر سەر هەڵدەدات. بەڵام کاتێک دێیتە نێو ئەم کۆگا فراوانەی کە دەبینن لە پشتی منەوە لە دیمەنەکانیشدا دیارن هەمویان پڕن لە هەموو پێداویستیەکانی خۆراکی لە هەرچی پێداویستی خۆراکی هەیە و تۆ لە لات مەبەستە لێرە بۆنی هەیە. هەر کاتێک دەبینیت ئەم قاعە یاخود ئەم کۆگا گەورانەی خۆراک کە پڕیانە لە مەوادە خۆراکیەکان چاوت پێیان دەکەوێت بۆ دەردەکەوێت کە هەولێری پایتەخت چەندە دەوڵەمەندە لە ڕووی خۆراکەوە دەتوانێت چەندە بەرگەی قەیرانەکان بگرێت. ینی کاتێک من بە چاوی خۆم کۆگاکانم بینی بەڕاستی یەکەمین جارە من ئەم شوێنە دەبینم کە پڕیەتی لە پێداویستی خۆراکی هەرچی پێداویستی خۆراکیە لێرە هەیە. من لەگەڵ یەکێک لەو کەسانە قسەم کرد کە لە چاودێری بازرگانی هەولێرە ئەو پێیان وتم ئەمە 2 مانگە ینی بە بەردەوام پێداویستی خۆراکی لە ڕێگەی بریکارەکانی خۆراکەوە بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت تەنها بۆ ئەوەی شوێن هەبێت مەواد یاخود پێداویستی نوێی لێدا بنرێت. سەرنجی ئەم دیمانانە بدەن ئەمە ڕوون معجونی تەماتە ئەم کۆگانەی دەور و پشتی من هەمووی لە ئارد لە برنج لە شەکر لە تەنانەت نۆک و جۆرەها پێداویستی خۆراکی تێدا هەیە. بەڕاستی بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شاری هەولێر دڵنیا بن لەوەی هەروەک چوون پێشتریش پێم ڕاگەیاندبوون کەوا بە پێی زانیاریە تایبەتەکانی پایتەخت میدیا شاری هەولێر بڕێکی زۆری پێداویستی خۆراکی هەیە کێشە و مەترسی لەسەر کەمبوونی خۆراک نییە. ئەو زەخت و فشارەی کە لەسەر کۆگاکان دروست کراوە لە نێو بازاڕەکان باکەم ببنەوە هاوڵاتیان ژیانی ئاسایی خۆیان بەڕێ بکەن و ترسی ئەویان نەبێت کەوا کێشەی کەمی خۆراکیان بۆ دروست بوێت. لێرە هەموو شتێک ئامادەیە ئامادەکاری تەواو کراوە. شاری هەولێر دەتوانێت بەرگەی چەندین مانگ بگرێت ئەگەر بێت و هەموو سنوورەکانی لەسەر دابخرێت.